دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی پرۆژە خێرخوازیەکانی ئەم ساڵی شەوشێوی ساڵانی ڕابردوو و پرۆژەی قوربانی بە کۆمەڵ بۆ جەژنی قوربان ڕادەگەیەنێت. سەرۆکی گشتی دەستگاکەش دەڵێت پلانێکی تۆکمەیان بۆ قوربانیکردن داناوە و گۆشتی قوربانی لە ناوچە هەژارنشینەکان و بەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکان و منداڵانی بێباوک دابەش دەکەن. کە لە جەژنی قوربانی پیرۆزدا مەراسم و یاخود شعیرەی قوربانیکردن جێبەجێ ئەەکەین ئەو خەڵکەی کە ئێمە ڕائەسپێرێت و ئێمە کا بە وەکیل لە کردنی قوربانیەکانیانە هەموو ساڵێک ئێمە سوپاس بەخوای گەورە ژمارەیەکی زۆر لە وڵاخی گەورە و حیوانی بچووک و ئەوانە سەر ئەبڕین و ئەیکەین بە قوربانی لە بری ئەو خەڵکە و قوربانیەکانی ئێمەش لە بە شێوەیەکی تەندروستی و ڕێک و پێک و ئەتوانم بڵێن پاکوتەمیز ئەکرێت چونکە لە قەسابخانەی حکومی هەموو ساڵێک ئێمە لەو قەسابخانەیە حیوانەکانمان سەر ئەبڕین وە دکتۆری ئەو بوارەی خۆی دکتۆری بواری ڤێرتەنەری حیوانەکان فەحسەکات و بەو شوێنانەشە تەوزیعەکەین کە زیاتر و زۆرتر پێویستیان پێی بێ دیارە گۆشتی قوربانی دەوڵەمەند و فەقیر لێ بخوا و خوێ گوایە هیچ فەرقێکی نییە بەڵام ئێمە ڕعایەتی ئەوەمان کردووە کە زیاتر لەو شوێنانە دابەشیان بکەین کە فەقیر و هەژاری زۆرتیایە و کە خەڵکێک پێویستی بۆ گۆشتەیە لەوانەیە لە جەژنا نەتوانێت و پێویست گۆشت بکڕێت ئەو هەژار و منداڵە بێ باوکانە ئەو ماڵانە بەسەرەکەینەوە قوربانەکانی خۆمان دابەشەکەین بەسەری. بەڕێوەبەری کوشتارگەی نوێی سلێمانیش دەڵێت ساڵانە سەدان سەر ئاژەڵ بۆ دەستگای خێرخوازی بەخشین سەردەبڕن و دەستگاکەش گۆشتەکەی بەسەر ماڵە هەژارەکاندا دابەش دەکات. بەڵێ ئێمە هەموو ساڵێک لەم کاتانە لە کاتی جەژنی قوربانە لەم کاتانە بەڕێزان جەماعەتی دەستگای خێرخوازی بەخشین ستافەکان دوێنێ لێرە بوون کاگمە لە ئاریوان هەماهەنگیمان کردووە کە ڕۆژی یەکشەمە دوای نیمەڕۆکەی چەند سەر حیوانیان هەیە لە ڕەشەوڵاخ و مەڕۆ بزن دوای نیمەڕۆکەی لێرە ئامادەیکەن کە ئێمە بۆیان سەرەبڕین دکتۆریشمان بۆ داناون دکتۆر ستافی فیزیکی ئەوان ئامادەن بێن فەحسەکان بۆ بکەن و دوای ئەوە شەو بەیانەبینەوە ئەوان بەیانی ئەمێننەوە بەیانی ئەمێنەوە لێرە خۆیان باش بەشێکەن و شوێنی خۆیان هەیە ئیشی خۆیان هەیە بەیانێکی تا تەواوی شەبێ هەر لێرە ئەبن ئەو کاتە هەر بە بەڕات بەیانەبینەوە بۆ سلێمانی. دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لە گەورەترین دەستگا خێرخوازیەکانی هەرێمی کوردستان. ساڵانە لە هەر سێ نووسینگەی سلێمانی و هەولێر و هەڵەبجە پرۆژەی قوربانی بە کۆمەڵ بەڕێوە دەبات و گۆشتی قوربانیش بە سەر ئەو کەساندا دابەش دەکات کە هەژارن و پێویستیان پێیەتی. لە 5 ساڵی ڕابردووی قوربانی بە کۆمەڵی دەستگاکەدا لە جەژنی قوربان 2430 سەر ئاژەڵی گەورە و بچووک بە بەهای 503,475,000 دینار قوربانی کراوە و 35,260 خێزانیش لە گۆشتی قوربانی پرۆسەی قوربانی بە کۆمەڵی دەستگای خێرخوازی بەخشین سودمەند بوون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.